لایەنە شیعیە ناڕازیەکان هەڕەشەی بایکۆتی گشتی دانیشتنی پەرلەمان دەکەن لە ئەگەری نەگەشتن بە ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆک کۆمار. محمود مەشهەدانی ڕێگریەکانی بەردەم پرۆسەی سیاسی وڵات بۆ عینادی موقتەدا سەدر و مەسعود بارزانی دەگەڕێنێتەوە. لیستی دابەشکردنی موچەی هەفتەی داهاتوو ڕاگەیەندرا و وەزارەتی پەروەردەشی تیادایە. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. چوارچەوەی هەمانگی لایەنە شیعیە ناڕازیەکان هەڕەشەی ئەوە دەکەن ئەگەر بێت و لەگەڵ ڕەوتی سەدر سەبارەت بە پێکێنانی حکوومەتی داهاتوو نەکەنە ڕێکەوتن ئەوە کار لەسەر تەواو نەبوونی نیسابی یاسایی دەکەن. عارف حەمامی پەرلەمانتاری ناو چوارچەوەی هەماهەنگی با ڕۆژنامەی سەباحی فەرمی ڕاگەیاندووە چوارچەوەی هەماهەنگی دەیەوێت هەموو لایەنەکان بەشداری پێکێنانی حکوومەتی داهاتوو بکەن و سەرۆکوەزیران بە سازانی نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەماهەنگی دەستنیشان بکرێت. ئەگەر بێت و ڕەوتی سەدر ڕازیش بێت هەموو پێکاتەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی بەشداری حکوومەت بکەن، بەڵام بەو مەرجەی ئەو خۆی سەرۆکوەزیران دەستنیشان بکات ئەوە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە کە ژمارەیان 78 پەرلەمانتارە ڕەت دەکرێتەوە. بە وتەی حەمامی بابەتی گەورەترین کوتلەی پەرلەمانی هێشتا یەکلا نەبووتەوە، جگەلەوەی چوارچەوەی هەماهەنگی دەتوانن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لایەنی تری کوردی 120 بۆ 125 پەرلەمانتار کۆبکەنەوە و سەیەکی پەکخەر دروست بکەن و ڕێگە لە هەڵبژاردننی سەرۆکۆمار لەلایەن هاوپەیمانەکانی سەدرەوە بگرن. یەکێک لە سیاسیە دیارەکانی عێراق کە هاوکات ئەندامی پەرلەمانیشە ڕایدەگەێنێت ڕێگریەکانی بەردەم پرۆسەی سیاسی وڵات تەنها عینادی موقتەدا سەدر و مەسعود بارزانیە. دەژڵێت سەدر عینادی لەگەڵ نووری مالکی دەکات و بارزانیش عینادی لەگەڵ بەرهەم ساڵح دەکات. محمود مەشهەدانی یەکێکە لە سیاسە دیارەکانی عێراق و لە نێوان ساڵانی 2006 بۆ 2009 سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە و لە خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانیش پەرلەمانتارە و لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا ئاشکرای دەکات ڕێگریەکانی بەردەم پرۆسەی سیاسی وڵات تەنها عینادی موقتەدا سەدر و مەسعود بارزانیە. بە بۆچوونی مەشهەدانی موقتەدا سەدر عینادی لەگەڵ نووری مالکی دەکات و مەسعود بارزانیش عینادی لەگەڵ بەرهەم ساڵح دەکات. پارتی لە کوردستان هەموو پۆستە باڵەکانی لەدەستدایە، بۆ نمونە سەرۆکی حکوومەت، سەرۆکی هەرێم، جێگری سەرۆکی پەرلەمان. بە وتەی مەشهەدانی بە جۆرەی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتیش پۆستی سەرۆکی هەرێم بەرامبەرە بە پۆستی سەرۆکۆماری عێراق، کەواتە سەرۆکی هەرێم بۆ پارتیە و سەرۆکۆماریش پشکی یەکێتیە. جەختیش دەکاتەوە کورد لە ئێستادا خاڵی نەکوکیان سەرۆکۆمارە کە مافێکی ئاسایی یەکێتی نیشتیمانی کوردستانە. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانی حیزبەکەیەوە فشارەکانی لەسەر ئەدهەم بارزانی چڕ کردوێتەوە و ئاگاداری پاسەوان و کەسانی دەوروبەری دەکاتەوە کە خۆیان یەکلا بکەنەوە. بەپێی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی نزیک لە نووسنگەی ئەدهەم بارزانیەوە دەست چارپرێز کەوتووە. پارتی لیستی ئەو کەسانیان ئامادە کردووە کە لە بارەگا و نووسنگەکەی ئەدهەم بارزانی کار دەکەن یان لە دەوروبەری ناوبراو کۆبوونەتەوە. ڕۆژانە پەیوەندیان پێوە دەکەن کە خۆیان یەکلا بکەنەوە بە جۆرێک یان لای ئەدهەم بارزانی بمێننەوە یان ئەوەتا لەسەر پیشە حکومیەکەیان دەردەکرێن. بەوتەی ئەو سەرچاوەیە پارتی ڕۆژانە یەک تەلەفۆن بۆ ئەو کەسانە دەکەن کە پاسەوانی ئەدهەم بارزانین یان لە نزیک ئەون و موچەخۆری حکوومەتن، داوایان نەدەکرێت کارەکەیان دەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر کە خۆیان دایانەوێت، ئەگەر نا ئەوە لەسەر کارەکانیان فەسڵ دەکرێن. سەرچاوەکەی شارپرێز ئەوەشی ئاشکرا کرد کە ئەو بڕیارە بە فەرمانی خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بووە و لە چەند ڕێگەی دیکەشەوە فشارەکان دەستی پێکردووە. لەلایەکی دیکەوە شارپرێز زانیاری ئەوەی دەستکەوتووە کە مەسعود بارزانی بە فەرمی داوای لە ئەدهەم بارزانی کردووە کە پێویستە دەستبەرداری نووسین و هەڵوێستەکانی بێت، ئەگەر نادەبێت کوردستان جێبێڵێت. هەروەها لە ئێستادا ڕێگە بە سەردانیکردن و کۆبوونەوە نادرێت لە بارەگەی ئەدهەم بارزانی و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی زێرەفانی ڕێگەی بە هیچ سەردانێکی هاوڵاتیان و کەسە نزیکەکانی بۆ میوانخانەکەی ناوبراو نەداوە. وەزارەتی دارایی لیستی دابەشکردنی موچەی هەفتەی داهاتووی ڕاگەیاند کە بە وەزارەتی ناوخۆ دەست پێ دەکات. بە پێی خشتەکەی وەزارەتی دارایی ڕۆژی یەکشەممە موچەی وەزارەتی ناوخۆ بە ڕێوبەرەتی گشتی ڕەگەزنامەی هەرێم دابەش دەکرێت. هەروەها ڕۆژی دووشەممە موچەی وەزارەتی شەهیدان و ئەنفەلکراوان و زیندانیانی سیاسی و هێزەکانی زێرەبانی و بەرگری و فریاکەوتن و لیوای نەوت و غاز دابەش دەکرێت. ڕۆژی سێشەممە و چوارشەممەش موچەی وەزارەتی پەروەردە دابەش دەکرێت. هەروەها ڕۆژی پێنجشەممە
موچەی ئەنجومەنی ئاسایش دابەش دەکرێت. بڵاوکردنەوەی لیستی موچە لە کاتێکدایە چەند ڕۆژێکە کێشە لە دابەشکردنی موچەی خانەنشینان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە هەیە و چارەسەر نەکراوە. ئەو وەزارەتانەش کە بڕیار بوو موچەیان پێ بدرێت لە ڕۆژانی ڕابردوودا بە تەواوی موچەکانیان دابەش نەکراوە. سەرچاوێکی سەربازی لە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ئاشکرای دەکات تۆمەتبارکردنی تورکیا بەدەستهەبوون لە هێرشەکانی داعش بۆ سەر بەندیخانەی حەسەکە بەڵگەدارە و دوورە لە تیۆری پلانگەڕی. دەژڵێت ئاسەواری تورکیا لە گرتوخانەکە بەجێماوە. ئەو سەرچاوەیەک یەکێکە لە سەرکردەکانی هەسەدا بە میدیاکانی وتووە دانپێدانانی ئەوانیان لە بەردەستدایە کە دەستگیرکراون و هێرشەکەش هاوکاتە لەگەڵ داگیرکردنی ئەفرین لە ساڵی 2018دا. جگەلەوەش لەم کاتەدا تورکیا تۆپبارانی ناوچەکانی ڕۆژاوای کوردستانی چڕ کردوێتەوە پاش ڕاگەیاندنی کۆنتڕۆڵکردنی تەواوەتی بەندیخانەی حەسەکە. وتەبێژی هەسەدە ئاشکرای کرد پلانی هێرشەکە لە تورکیا و عێراق و بیابانی سووریا داڕێژراوە. باسی لەوەش کرد 200 بۆ 300 ئەندامی داعش لە ناوچە جیاوازەکانەوە ڕویان لە حەسەکە کردووە. لەو ناوچانەش سەرەکانی و گرێسپی هەیە کە ئێستا لە ژێر دەسەڵاتی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیادا. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەری.